لەسەردا بەناوی خوای گەورە میهرەبان بەڕاستی هەڵبژاردننی قوتابخانەی کۆشەژیەکێک بوو لە هەڵبژاردنەکانم کە چەند قوتابخانەیەکی تریشم پرسیار کردبوو پێشەوەی بێن بۆ ئێرە قوتابخانەی کۆشش قوتابخانەیە کە تا برێت تا ئاستێکی باش خۆی نیشانداوە و ئاستی قوتابیەکانیشی تێدا دیارە کە ئاستیان بەرزە و قوتابخانەیەکی نمونەیە بەڕاستی و دووبارە دەستخۆشی لە هەموم و مامۆستایان دەکەم کەواتوانە لە مای ئەو ساڵەکە قوتابیەکان بە شێوەیەکی زۆر ڕێک و پێک و ئەکادیمی پێیان بگەین و گەشتەکانیشیان بەڕاستی جێگەی دەستخۆشیە هەموو کەسێک حەزەکە منداڵەکانی لە جێیەکی باش و لە جێیەکی ئارام خوێندن بکەن بەڕاستی ئێرەش گونجاوە بۆ ئەوشتا لایەنی پەروەردە پێش لایەنی خوێندنەکەیە لایەنی پەروەردەیان زۆر باش و زۆریش لیان ڕازینە بەڕاستی دەستخۆشی بۆ هەموو کارمەندان و جەنابی بەڕێوەبەر و مامۆستایەکان لە سەرەتای دەستپێکردنی ساڵی نوێ بەڕاستی زۆر شتی جوان بوو بیدایەتەکان ینی استقبالەکی باش یارمەتیدانی تەڵەبەکان بە شێوەیەکی باش دانانی پۆلەکان بە شێوەیەکی باش تا لە ئاگادارکردنەوەی ینی خێزانی قوتابیەکان و ئاگادارکردنەوەیان لە ماڵێ لەوانەکان لە ڕێکخستنی ئیشوکارەکان لە چالاکیەکان بەڕاستی شتی جوانیان کرد دەستخۆشیان لێ دەکەم بتانن تەڵەبەکانی کە ئاستیان زۆر باشە لەگەر ئاستی ئەوانەی کە مامناوەندن بە تەواوەتی لێکیان بکەنەوە مڕاعاتی ئەو تەڵەبانە بکەن کە پێشترێ باشتر بووینە و ئێستا ینی پێشترێ باش بووینە و ئێستا باشتر بووینە یارمەتیان بدەن لەوەی مەکتەبەکە بە شکلێکی جوان بە شکلێکی باشتر دەرکەوی لە ناو هەولێرێ و لە کوردستان بە تایبەتی دەنگ بداتەوە دەنگەکی باشی هەیە ئێستا قوتابخانەی کۆشیەکە لەو قوتابخانانەی کە دەنگەکی باشی هەیە لە ناو خەڵکی دەستخۆشیان لێ دەکەم زۆر سوپاسیان دەکەم مەمنون لەو هەموو ئیشوکارەکانیان هیوای سەرکەوتنیش لە هەموو قوتابیەکان دەخوازم